سڵاتان لێبێم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. درخستنەوەی سەرۆکی پەرلەمانی عێراق دەنگدانە زۆری لانێ و شەقام و میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان دروست کرد. ئەم بڕیارە بە نەتیجەی خۆی بەکوێ دەگات؟ ئایا ئەمە وەکو دەوترێت یەکەم هەوڵی حکوومەتی ئێران بە تایبەتی لایەنە شیعەکانە بۆ لاوازکردنی پێگەی سوننا لە عێراقدا ئەم خوێندنەوەیەکی دروستە یاخود دەبێت ڕۆژانی داهاتوو چاوەڕێی پێشات و ئەگەری نوێبین؟ ئەو بژاردە یاسایی و سیاسیانە چیە لە بەردەم سەرۆکی پەرلەمان بۆ تانەدان لە بڕیارەکە؟ ئایا دەتوانێت جارێکی دیکە هەوڵەکانی سوننە و بە تایبەتی حزبی تەقەدوم کە حەلبووسی ماوەیەک سەرپەرشتی ئەم حیزبەی دەکرد دەتوانێت بە ئاراستەیەک هەوڵەکانی بە شێوەیەک بێبگەڕێتەوە بنەوە هەوڵی پەرلەمان یاخود چۆنەڵی چارەنووسی سیاسی لە عێراقدا ئاوا بووە؟ بە دیوێکی تردا ئەم ڕووداوانە تا چەند دەکاتە ئەوەی کە بۆ نمونە هەڵبژاردننی پێشوەختە هەڵەشانەی حکوومەتی عێراقی بەدووادا بێت؟ ئایا ئەمە ئەگەرێکی نزیکە یاخودەر ئەمە بۆچینەوە دەکرێت لە شوێن و لە حەجمێکدا ئەم ڕووداوانە بوەستن؟ هەموومانە دەکەماتەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز سازە عەبدوڵڵا ئەندامی ژووری پەیوەندی سیاسی و زوتنەوەی گۆڕان. سپاس بۆ دەرفەتە سازەخان. سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس. بابەتی لادانی حەلبووسی بە ئێسایشەوە قسە و باسی زۆری بودای خۆی داهێنا. ئەمە بۆ ڕوویدا ڕۆژانی داهاتوو ڕووداوەکان بە شێوەیەک دەکەوێتەوە کە چاوەڕوانی پێشهات و گریمانی نوێبین یاخود لێرەدا دەوەستێت؟ بەڵێ، زۆر سپاس بۆ ئێوەش، هیوادارم سەرکەوتوو بن بۆ بەرنامەکەتان و بۆ کەناڵەکە. لە ڕاستیە دادگای فیدراڵی کە دروست بوو لە عێراقا ساڵی 2005 پێکاتۆ لە 13 دادوەر بە نیەتی ئەوەدا مەزرێنرا سەرۆک و جێگرەکانی و حەوت ئەندامی ڕئیسی و سێ ئەندامی احتیات کە یەکێکیان کوردە. ئەم دادگایە کە دروست بوو سەرەتا بە نیازی ئەوەیە دروست بوو کە کێشەکان یەکلایی کاتەوە، کێشەی بۆ نمونە هەرێمەکان، پارێزگاکان، پێکهاتەکان، کێشەی دەسەڵاتی دادوەری لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکار، ینی هەر کێشەیەک لە ڕووی دەستوریەوە کە چۆ بەردەمی ئەم قەزایە بۆ ئەو دروست کاکەوە یەکلایی کاتەوە. هەدەفی دروستکردنی ئەوە بوو. ئەمە کە دروست کرا لە ڕاستیە ئەگەر سرف دەستوری بواە، سرف یاسایی وایە بۆ زۆر لە کێشەکانی ئەو کێشانی کە هەیە لە چوارچێوەی عێراقا کارێکی باشە بوو. بەڵام لەبەرەوەی بەداخەوە ئەوەی ڕوون و ئاشکرایە کە سیاسیە و لەژێر هەیمەنەی دەوڵەتانی ئیقلیمیایە، هەندێک جار هەندێک بڕیار دەرەکات کە ڕەنگە ئاڵۆزی و گرژی لێ بکەوێتەوە لە عێراقا. بڕیار و ڕاستفالەکانی ڕابردووی دادگای فیدراڵی ئەو بۆ چوونە ئەو گریمانە تۆخ دەکاتەوە کە ئەم دادگایە سەربەخۆ نییە تاکو هاوڵاتیانی عێراق و تەنانە سەرکردەکانی عێراق لە بڕارێکی ئەوەدا ملزەمی ئەم بڕیارە نەبن؟ بەدڵنیاییەوە بڕیارەکانی زۆرینەی هەر هەمووی نا، بەڵام زۆرینەی ئەجندای دەستی دەرەکی لە پشتە و سڕف سیاسیە، یاسایی نیە، زیاتری سیاسیە بڕیارەکانی. ئەم بڕیارە بە نەتیجە و سروشتی خۆی هەروکو لە چوارچێوەی پرسیاری یەکەمە ئاماژەم پێکرد بەکوێ دەگات؟ لێرەدا دەوەستێت حەلبووسی ئاوەها دادەنیشێ و چۆنەڵێ ڕووداوەکان بە سروشتی خۆی دەڕوات یاخود دەبێت ڕۆژانی داهاتوو ڕۆژانی لە بەردەم مامە بێت کە بۆ نمونە بابەتی حکومڕانی لە عێراقدا کێشەی تێ بکەوێت و تەنانەت پەیوەندیان هێزوولانە سیاسەکان بگا بە ئاستێک کە هەڵەشانەوەی حکوومەتی لێ بکەوێتەوە. دەگا بەم دۆخە سازەخان؟ بەڵێ، بەپێی ئەوەی تێبینی ئەکرێت حەلبووسی خۆی پێشتر پارێزگاری ئەنبار بووە، بە ئاسڵ خەڵکی شاری ئەنبارە، پارێزگاری ئەنبار بوو، دوایی بۆ دوو خولی دوای ئەوە بوو بە پەرلەمانتار و بوو بە سەرۆکی پەرلەمانی عێراق. کێشەکە لەوە زیاتر سەری هەڵا وەڕقی لایەنە شیعیەکان لە حەلبووسی هاوپەیمانیەک دروست کرا لە نێوان پارتی و حەلبووسی و موقتەدا سەدر کە هاوپەیمانێتەکە مانەوەی بەهێزیەکی زۆریە بۆ قووەتێکی باش بوو، بەڵام بە ناچاری موقتەدا سەدر و ڕەوتەکەی ناچار کرا کە بکشێنەوە لە هاوپەیمانێتەکە. ئەوەی کە مایەوە حەلبووسی مایەوە لەگەڵ هاوپەیمانەتی کوردی. ئێران ئەم بەم هاوپەیمانێتە زۆر نیگەران بوو، چونکە بەڕێی ئێران ئەمە درزی خستە ماڵی شیعەوە لە عێراقا. بۆ خۆی شیعەش دوو بەرن، بەڕاستی شیعە لە عێراقا دوو بەشن، دوو تەکەتولن، تەکەتولێکیان
سەر بە ئێرانە تەکەتولێکیشان خۆی بە سەربەخۆ پێناسە کردووە. ئەم هاوپەیمانێتیە یەکەم جار ئەم هاوپەیمانێتی بەکشانەوەی مقتەدا سەتر ئەوە زەرێکی گەورە بەر هاوپەیمانێتێکە کەوت. دواتر بەپێی زۆربەی چاودێران و ئەوانی کە پەرلەمانتارن لە بەغاو ئەمانە ڕێیان وایەکەوە ئەمە تۆڵەکردنەوەی ئەوەشە زیاتر ئەمانە کە ئەکرێ و بێگومان لێکەوتەی تریشی بەدوایە هەر لابردننی حەلبوسی نابێت و لێران ناوەستێ ئەم تۆڵەیە. کەواتە من هەر لە وەڵامەکانی بەڕێزەوە تێگەشتم ئەوەی کە ڕوو دەدات دەتوانین بڵێین تۆڵەکردنەوەیە لە نێودووکەوانەدا شیعە دەیەوێت پێگەستنە لە عێراقدا لاوەسکات بە تایبەتی کشانەوەی حەلبوسی لە ڕێکەوتنەکەی لەگەڵ سەدر و جێهێشتنی سەدر بۆ لە سەربەندی پێکەنانی حکوومەتی عێراقدا. دەتوانین بڵین ئەمە ئەم تۆڵەکردنەوەیە دەگاتەوە ئاستەی کە پێگەیستن نەبەتاوی لە عێراقدا لاوەسکات. بەڵێ بە تایبەتی تەوقیتی ئینەکە زۆر پێوەی دیارەکە ئێستا لە سەروبەندی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکاندان یعنی لێدانی حەلبوسی لەم کاتیا بەدڵنیاییەوە لێدانێکە بۆ سونە لە عێراق. لە هاوشانی ئەم بۆچوونە ساسخان بۆ نمونە باسی ئەوە دەکرێت کە حەلبوسی بۆ خۆی محتەمە بە کۆمەڵک بابەتی یاسایی کە هەندێک لە نووسراوەکانی پەرلەمانی ساختە کردووە لە بەرژەوەندی خۆی ئەمانە لەکوێ بابەتەکەدان. بەڵێ ئەم پەرلەمانتارەی سونە بە ناوی لیس دلێمی کە کاتی خۆی لە زیندان بەرە بێ جەماوەری ڕۆ لە هەڵکشانەکە لەسەر حیزبی تەقەدوم خۆی بربژێرەکە خۆی کاندی دەکا بۆ پەرلەمانی عێراق و دەنگێکی باشژێنێ ئەبێ بە پەرلەمانتار. عادەتی حیزبەکانی عێراقی کاغەزێکی بەتاڵیان پێپڕەکەنەوە پێش ئەوەی تەنانەت ئەم برادرە کاندید کرێ کاغەزێکی بە بەتاڵی وەرەقێکی پێ ئیمزا کراوە بۆ ئەوەی کەوان نەتوانێت بچێتە ناو حیزبی ترەوە یعنی کۆمەڵێ دەنگ بێنێ و کۆمەڵە جەماوەر بۆ خۆی پاکە دوایی پەیوەندی بک بە حیزبێکی ترەوە لەسەر ئەو مەبنایە ئەو وەرەقەی پێ ئیمزا کراوە حەلبوسی وەکوی ئەوەترێت ئەم وەرەقەی هەڵگرتووە لای خۆی لە دوای ئەوەی کەوە لە پەرلەمانی عێراقا بەکاری ئێنێ بۆ لێدانی لیس دلێمی. باسی واکەم بوو لە وەڵامەکانت پێدەڕم دەڵێن ناوڕۆکی ئەم نووسراوە دەگەڕێتەوە بۆ ساڵانی 2019 ئەو کاتێک کە بۆ نمونە ئەم پەرلەمانتارە داوای کشاندنەوە دەکات لە ئەندامەتی پەرلەمان بەڵام حەلبوسی دێت ئەریخەکەی دەگۆڕێت و دەیکات بەبێ ئاگاداری لیس دلێمی دێتە ناو جەلسەی پەرلەمانیەوە. وازح ئەمان وایە دقیق؟ بەڵێ ئەمان دقیق وایە بەکاری هێنێ ئەو وەرەقەیە بەکارێنی هەڵێگرێ بۆ ئەم کاتەکە ئەی خاتە دەنگانەوە و کەوا ئەو برادەرەی خۆی کە پەیوەندێکی باشیان هەبووە پێشتر دەست لە کار بکێشێتەوە لە پەرلەمان بەرامبەر بەوە ئەویش لە دادگای فیدراڵی کە شکاتەکە لەسەر ئەمە ئەکات حەلبوسی و حەلبوسی خۆشی وەکو سۆنەیەک دادگای فیدراڵی لێی بات ئەمە هەلێک ئەزانێت بۆ ئەوەی کەوە نامەی دەست لە کارکێشانی بە شێوکی کتوپڕ بۆ چێتە پەرلەمانەوە و پێویستەکەەوە پۆستەکەی لێ سندێتەوەکو پەرلەمانتارێک بێگومان کەوکو پەرلەمانتارێکیش پۆستەکەی لێ سندرایەوە و دەرکرا ئیتر وەکو سەرۆکی پەرلەمانیش نامێنێتەوە. باشە بەرژەوەندی حەلبوسی لە بڕیارێکی لەم شێوەیە چییە بۆ نمونە ئەو کە پێی خۆش بێت و ینی ڕێگە خۆشتر بوو بێت بۆ ئەوەی کە دادگا بڕیارێکی لەم شێوەی دابێت ژی ینی چی سوود و قازانجێکی دەبێت بۆ حەلبوسی من لە قسەکانی بەڕێز دەوە تێگەشتم کە بۆ نمونە ئەمە ڕەنگە جۆرە تاکتیکی سیاسیشی تێدا بوو بێت بە حکمی ئەوەی کە تەوقیدەکە کە تەوقیدی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە. لەسەرم بابەتەکە ڕوونکردنەوەی زیاترم بیتێ. بەڵێ حەلبوسی سەرۆکی حیزبەکەی حیزبی تەقەدومە باشە مانەوەی ئەو لەو پۆستە چونکە بەرزترین هینی دەسەڵاتە ئەو سێ دەسەڵاتەکەی کە هەیە لە هەموو هەرێمێکا لە هەموو وڵاتێکە دەسەڵاتی قەزاییە و جێبەجێکارە و پەرلەمانیە. ئەم سەرۆک بەهێزترین دەسەڵاتە لە هەرێمەکەیە لە عێراقا کە سەرۆکی پەرلەمانە. ئەم لەم کاتەیە کە ئەکەوێتە ئەو ململانەیەوە بەڕاستی ئەو چاوەڕوانی ئەوە ناکا ئەوە لەم کاتە ئەو بابەتە بێتەوە پێش و زیانی بەرکەوێ و جگە لەوەش ئەڵێن کۆمەڵێ دۆسیەی تری گەندەڵی و ئەوانەی لەسرە بەڵام یعنی هەر ناکاتە ئەوەی کە تۆ بە یاسایەک یەکسەر لە پەرلەمان و لە عینەکەی دووری قەیتەوە پێویستە ئەندامی پەرلەمان لە هۆڵی پەرلەمان لە سەلاحەتی دادگای فیدراڵیە یاخود دەبێت ئەمە ڕێکارێکی پەیڕەوی
ناوخۆی پەرلەمانی هەر وڵاتێکەوە دەبێت پەرلەمان بەم ئەرکە هەستێت ینی پرسیارەکە ئەوەیە ئەرکی کامیانە بەڵێ لە ڕاستیە ئەوەنەی هەیە لە یاسا و دەستورە پێویستە بە دەنگی زۆرینە ئەو سەرۆکی پەرلەمانە دوور خرێتەوە و دادگای فیدراڵی بەڕێی من کاتێتی ئیتر هینی بۆ دابنرێت کەوا دەسەڵاتەکانی چییە لەبەرەوەیکەوە ئەم دادگای فیدراڵی لە عێراقا یعنی ئەگەر هەموو شتێکی خسۆتە ژێر ڕکێفی خۆیەوە پێویستە بەڕێی من پەرلەمانتارە کوردەکانی خۆمان و پەرلەمانتارە سوونەکان و بەشێک لە شیعەکان کاتی هاتووە ئیتر دابنیشن و یاسایەک دەربکەن بۆ دادگای فیدراڵی عێراقی کەوا دەسەڵاتەکانی تا چەنە و تا چ سنوورێک دەسەڵاتی ئەوەی هەیە ئایا ئەو شێوەی کە بەڕێزەوت بەو شێوەیە تۆ سەرۆکی پەرلەمانێ بکەیتە دەرەوە بە بێەوەی مافیەوەی بێتە کە دیفاع لە خۆی بکە کە بەرگەری بکە و یان مۆڵەتێکی بێتێکەوە ڕوونکردنەوە بات لەبەرەوە ئەمە زۆر زەرور ئێستا لەم کاتەیە هەڵوێستیان هەبێت دۆخێکی ئاوەهادا هێزولیانە سیاسەکانی عێراق بە تایبەتی سنەکان و بەشێک لە شیعەش ئەگەر خاڵخواستی ئەم حەلبوسی بن دەتوانن بۆ نمونە بە شێوەیەک دادگای فیدراڵی ناچارکن کە پێداچوونە بەم بڕیارانەدا بکات ئەمە کارێکی قورس نییە لە دۆخی ئێستای عێراقا بەدڵنیاییەوە هەموو کارێک قورسە لە دۆخی ئێستای عێراقا چکە عێراق فرە مەزهەب و فرە ئاین و فرە نەتەوە و ئەوانەیە ینی عێراق پێکهاتەیەکی یەکگرتووی تۆکمە نییە کە کۆمەڵێکێشە و مەشاکلی زۆریشی تایە بەڵام وەکوتم پێویستە لە ئێستەوە هەتا زووترین کاتە دەستکەن بەکارکردن لەسەرەوەیکەوە دەسەڵاتەکانی ئەنجومەنی دادوەری عێراق بەڕاستی دیاریکەن چونکە گەروا بڕوات ئەنجومەنی دادوەری عێراق دەسە خاتە هەموو کاروبارێکەوە چەندین جاری دەستی قسۆتە کاروباری هەرمی کوردستانەوە لە مەترسیەکان ئەوەیە لە دوای ئەم بڕیارە دەگونجێ چاوەڕێی ئەوە بین کە دادگای فیدراڵی کۆمەڵێک بڕیاری دیکەی سەی و سەمەرە باد لە سەرکۆی هێزە سیاسەکانی دیکەی عێراق ئەم بۆچوونە بۆچونێکی وایە دەگونجی ئەمە ڕووبات بەڵێ بە دڵنیاییەوە و کۆمەڵێک یاساشی لەبارەی هەرێمی کوردستانەوە دەرکردووە لەبارەی سونەوە دەری ئەکاوە زیاتریش دەرەکا ئەبەم شێوەیە بڕوات باشە کەواتە دەتوانین بڵێن ئەوەی کە ڕوو دەدات حملەیەکی بەرنامە و داڕێژراوە لە کوردەوە بۆ سونە لە سونەوە بۆ هێزێکی دیکە بە دڵنیاییەوە باشە ئەم ڕووداوانە دەکاتە ئەوەی کە شەقامی عێراقی جوڵەی پێ بکرێت لە ڕاستە ئەم دوو هێزە سونە و شیعە هەر بەردەوام لە ململانیان بەڵام بە کۆتا لێدوانی حەلبوسیا کە گوێمان لێبوو ئەڵێت پێویستە ئارام بین و ئێمە بڕیار و یاسا ڕەت ناکەینەوە کاتی ئەوە نییە کاتی ئەوەیە یعنی تا حدێک تا ڕادەیەک منطقی تایە ئینەکەی لێدوانەکەی ئەڵێ بارودۆخەکە ئاڵۆزی بەخۆیەوە نەبینێ وە گرژی ڕوونەدا ئێمە کاتیەوەی سە خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی کە بچینە سەر سنووقەکانی دەنگان بۆ بژارنی پارێزگاکان و ئێمە ژۆک و برا گەورەی هەمان ئەمێنینەوە باشە ئەگەر بەراورد دێ بکەین لە سەرەتای دوای ئەوەی کە بڕیارەکەی پێدەگات لە نێو هۆڵی پەرلەمان حەلبوسی دەڵێت ئەم بڕیارە بڕیارێکی نادەستوریە دوای چەند ڕۆژێک دەڵێت ئەم بڕیارە بڕیارێکی دەستوریە و دەبێ هەمووان پابند بین تەسەور دەکەی بۆ مەحەلبوسی لەژێر فشارە ئەم ئاڵوگۆڕە لە بۆچوون و ڕائەکانی داگۆڕابێت بەدڵنیاییەوە هەردووکێتی هەر لەژێر فشارە هەم بۆ بارودۆخەکەش کۆنتترۆل کا و لە کۆنتترۆل دەرنەچێت چکەمە بەرپرسیارەتی مێژوویی ئەکەوێتە سەرشانی هەم لەژێر فشاریشا بەدڵنیایەوە یانی زیاتر لە بەرەی سونەوە یاخود لە بەرەی ئەوەی کە پێ دەڵێن بەرەی شیعی ئێرانی بە زۆری بەری بەتەوەقعی خۆم بەرەی شیعی ئێرانیە لە بەرەوەی باڵادەستن و ژمارەیان زۆرە دەسەڵاتیان زۆرە و زۆرن هەر خۆیان ژمارەیان ڕێژیان زۆرە لە عێراقا تەسەورەکەم بەپێی بۆ چۆنی من ئەوانن باشە ئەو جێگرەوانی کە وەکو ناو بەدیل بۆ شوێنەکەی حەلبوسی دەهێنرێت دەگونجێت ئەم شوێنە بە زووترین کات پڕ بکرێتەوە یاخود دۆخەکە بۆ ماوە سەروەختێکی دیکە ئاوا بەردەوام دەبێت بەڕێی من ئاسان نییە یعنی بەڕێی من لابردنی حەلبوسی بۆ شێوەیە دانانەوەی بە کتوپڕی کەسێکی تر لە شوێنی ئاسان نابێت کاتی زۆرەوێ لێدوانەکەی ئەم ڕێی باڵوێزی ئەمریکا لە بەغدا کە دەڵێت ئەو بڕیارە برارێکی نادەستوریەوە دەبێت دادگا بە پێی حەجم و دەسەڵاتە یاسایەکانی خۆی مامەڵە بکات ئەمەوە دەکات شانسێکدا بە حەلبوسی بۆ گەڕانەوە بۆ نێو هۆڵی پەرلەمان
دوور نییە لە بەرەوەیکەوە دەستی ئەمریکا و دەستی ئێران لە ناوچانەیە زۆر باڵادەستن ململانێکە گەر بکەوێتە بینی ئێران و ئەمریکا و ئەمانیش بە حکومی ئەوەیکەوە دوور نییە بگەڕێتەوە شوێنی خۆی و ئاسانیش نییە کەسێکی دابرنێ لە شوێنی ئیترەوە پێی ئەوەی چاودێریەکەین لە داهاتوە بزانین چۆنی بەرەوکیوە ڕاو چییە گوزارێت باشترین ئۆپشن و بژاردە کە دەبوونجێ ڕووبدا لە ڕۆژانی داهاتوو بەڕای بەڕێز بۆکو چاودێرێکی سیاسی چی دەبێت؟ ئەوەی کە ڕۆداد وەکو لە داهاتووە ئەوە شەقامی عراقی ئەزانێت و خۆیان پارتەکانی خۆیان ئەزان کە هەڵێستیان چێ بێ لەسەر ئەم بابەتە چونکە وەکو پێشتریش ئاماژەم بۆە هیکەی بەدوایە ینی لێرا کۆتایی و لێرا ناوەستێ ئەم ململانەیە بەردەوامە بێت و ئەم دادگایە بەڕاستی وەکو سەرەتاژ وتم خۆی بۆ ئەوە دروستکرا کێشەکان لێکلای کاتەوە بۆ ئەوە دروست نەکرا کورد بە ئامانج بگەێنێ یان بۆ نمونە سونە بە ئامانج بگەێنێ بەڵام ئێستا هەتا ئێستا وا هەڵسوکۆتی کردووەکەوە ئامانجی لێدانی ئەو دوو پێکاتەیە بۆ لە عێراقا کاریگەری دەبێت لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی پارێزگاکان لە عێراقدا بەدڵنیاییەوە کاریگەری ئەبێت لەبەرەوەی کاریگەریەکی لەبەرەوەی ئەو باڵادەستی ئەوە بشانەیە کە ئەوە تا ئێمە ئەتوانین سەرۆکی پەرلەمان لە کار بخەین هەموو دەسەڵاتێ لای ئێمەیە و ئێمە توانین هەموو کێشەکان یەکلاییکەینەوە چۆنمان بێت لە عێراقا ئاوا بکەین بۆی پێویستە بە زووترین کات هینیان بۆ دابنرێتکەوە دەسەڵاتیان تا چ ڕادەیەکە شروط و زەوابت بۆ کارەکانیان دابنرێت سنە چۆن دەتوانێت ئەم لا سنگێ لە باڵانسی سیاسی لە بەغدا پڕکاتەوە بۆ نمونە لە بەرامبەر بە شیعات وەزێک لە لاوازی لە حەجم و موقعی سنە ئێستا بەدی دەکرێت بە تایبەتی لە ئەم ڕیارەوە باشترین بژاردە چییە بۆ ئەوی کە سنەکان بیکات لەیانی کەم نەگەڕێتەوە باڵانسی خۆشی کەمتر لەوە ڕازی نەبێت باڵێ باشتر وایە سونەکان هەمویان بەیەکەوە لە یەک بەرەدابن و ئەگەر هاتوو کوردیش لێرەوە کە کوردیش کۆمەڵێ ڕێژێکی باشی هەیە لە پەرلەمانی عێراقا کورد ئەتوانێت سوود لەم هەلە وەرگێت ئەم هەلە بخۆزێتەوە ئەم ناکۆچیە کە ئیتر ڕەنگە لێکەوتی تریشی هەبێت لە نێوان ئەم دوو بەرەیە بەرەی شیعی و سونی عێراقی کورد لەم کاتە ئەتوانێت بۆ خۆی بەرەیەک هەڵبژێرێ بە خۆی ئیش بکات بۆ خۆی بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ ینی بەڕاستی بەداخەوە ئێمە کورد بەردەوام کەوتۆتە ناو چوار ئاگرەوە یعنی نەیتوانیوە دوو بەرەکیەکان بقۆزێتەوە بۆ بەرژەوەندی خۆی بێلان بەیان دەبێت لایەنگر بێ کامیان بێت بەڵێ بە پێی بۆ چۆنی خۆم کورد جارێ تێبینی باودۆخەکە کات جارێ سەیرەکە بزانێ بەرەو چۆ ئەڕوا ئەم بابەتە وە کورد نابێت بەردەوام کار لەسەرەوە بکات چونکە بەردەوام کورد لە 2003 کاری لەسەرەوە کردو عێراق دروست کاتەوە عێراق بەهێز کاتەوە کە بەهێز دەبێتەوە بەرەبێتەوە گیانی بەردەوام ئەم مێژوە دووبارە بێتەوە یعنی من لە بیرمە 2003 کۆمەڵێک کەسایەتی نەتەوەیی بووین سەردانی سەرۆکی حکوومەتی ئەو کاتی سلێمانیمان کرد وتمان ئەمە بەپێی هەموو هینەکان بەپێی هەموو ئەوانی کە چاودێری سیاسین ڕۆژنامەکانی واشنگتۆن ئێستا ئیتر شتێ نەماوە بە ناوی عێراق ئێستا ئیتر کاتی ئەو هاتووە کورد دەوڵەتی خۆی ڕابگەیەنێ و ئەلانی سەربەخۆیی خۆی بکاو جیابوونێ خۆی بکات لە عێراق چونکە تۆ بەردەوام پەیشتی ئەم کێشانە لە عێراقا بەر کورد کەوتووە بەڵام بەداخەوە کورد ناتوانێت ئەم هەلانەوەکو پێویست خۆزێتەوە بەکاری بێنێ بۆ چوونەکانی بەڕێزت یعنی لە نووسینی برادێکم خوێندەوە کە دروونزیک چاودێری سیاسی و ئەگای لە دۆخەکانە دەوترێت ئەم دۆخە دۆخێکی زێڕینە بۆ کورد بۆ ئەوەی ئەسپی خۆیتیا تاو بدات ئەمە دەتوانین بۆ نمونە بابەتی سەربەخۆی و ڕێفراندۆم جارێکی دیکە زیندوو بکرێتەوە و وەک بەشێک ئێستا داوای ئەوەکەن کە عێراق کرێ بە سێ هەرێم سونە شیعە کورد ینی ئەوەی لێ دەخوێنرێتەوە سەر دەکێشێ بۆ ئەمە بەڵێ لە سیاسەتا هیچ شتێ مستەحیلات نییە سیاسەت فەنی ممکناتە چی ئەکرێ و هیچ شتێ مستەحیلات نییە ئەمە کورد ئەتوانێم هەلە بقۆزێتەوە ئەگەر زانی بارودۆخەکە برەو و یەکێ لە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەو ڕێفراندۆمە بوو کە لە سایە 9/5 خەڵکی کوردستان دەنگی بە بەڵەیە بۆ جیابوونەوە لە عێراق ئەو وتی ئەمە نایاساییە و خەتێکی ڕاست و چەپی بەسەر ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان هێنا لەبەرەوە کورد بەردەوامە بێت تێبینی بارودۆخەکە بکە و بەڕێی من هەر کاتێک کاتێکی گونجاو بوو هەر کاتێ بزانێ ئەم کێشانەکە هەیە خۆی نەکا بە تەڕەفی ئەم دوو بەرەیە لە عێراقا سونە و شیعە چونکە ئەمانە بەجددی ینی هیچیان دۆستی
هەتایی کورد نەبوون و پێشتیش دۆستی نەبوون ئەگەر بار و دۆخێکی لەبار بێتە پێشەوە کورد ئەتوانێت بۆ خۆی جابێتەوە ئەو تا لە ئابووری سەر بەخۆ لەوەتی کەوتۆتەوە دەستی لە هەرێم سەرراکەوتۆ دەستی عێراق کۆمەڵی زیان بەر هەرێمی کوردستان وە ڕۆژانەش زیانی زیاتر ینی چاوەڕێی ئەوتە پەرلەمان لە کار کەوت ئەوتە ینی کۆمەڵێ لە هەرێمی کوردستانیشە ڕنگانەوەی ئەو بڕیارانەی ئەوان بەسەر هەرێمی کوردستانەوە هەیە ئەکرێ کورد ئیتر لەمە دوا ورتر ژیرانەتر کوردستان هەست بە مەترسی دادگای فدراڵی کراوەکو خۆی یعنی لایەنە سیاسەکانی هەرێم بای ئەوەندە تێگەیشتن و بەرژەوەندی هاوبەش خۆی کردوونەتەوە کە بۆ نمونە بەرامبەر بەم بڕیارانە بۆستن سیغەیەکی یاسایی ئەوەندە بەهێزیان بەدەستەوە بێت ئەگەر لە حاڵێکدا دادگاکە بەم شێوەیە بەردەوام بێت لە شوێنێکدا پێی بڵێن ستۆپ بەداخەوە پرسیارەکە زۆر تەواوە بەداخەوە پەرتەوازەی ماڵی کوردیش دووبارە زیانی بە میلەتەکەمان گەیاندووە کورد پێویستە هەڵبەستێکی زۆر لە هەموو کازیاتر یەکگرتوانەتری هەبێ و بەیەکەوە بڕیار بدا لەسەر هینەکان هەتا یەکگرتووتر بێت نەک دادگای فیدراڵی ینی هیچ دادگایەک لە هەموو گیانە ناتوانێت دەست بخاتە ئیشوکاری هەرێمی کوردستانەوە ئەگەر یەکگرتوو بین و ئەگەر ڕیزەکانمان پتەوترکەین و حیزبە سیاسەکان زیاتر چیان بێکترکێ زیاتر ڕێکەون لەسەرەوەیکەوە پێکاتەی کورد بە تایبەتی لە بەداخەوە کە کورد دابشکراوە بەسەر 4 دەوڵەتە هەر 4 دەوڵەتی داگیرکەرە کە هەمویان چیان بە پێشکەوتن و سەرکەوتنی کورد هەڵمایە گوتەبێژی پارتی دەڵێت ئەم ڕووداوانە پێشهاتێکی مەترسیدارن لە عێراقدا ئێمە چۆن بتوانین لەم پێشهاتە مەترسیدارە خۆمان بپارێزین یان لایانی کەم کارەکانمان هەوڵەکانمان بە شێوەیەک بێت کە بە نەتیجەیەکی باشەوە لەم ڕووداوانە دەربچین دەبێت چی بکەین سیاست بەگشتی خۆستنەوەی بارودۆخەکانە بۆ بەرژەوەندی نەتەوەکە بۆ بەرژەوەندی میلەتەکەت پەرلەمانتارەکانمان کە لەوێ سیاسیەکانمان کە لەوێن ڕۆژ بە ڕۆژ ئاگاداری بارودۆخەکە بن بەڕاستی هەنێک پەرلەمانتارە بینی زۆر خەمساردە پێویستە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئاگادار و چاودێری بارودۆخەکە بن و هەڵسەنگانی بۆ بکەن و کتوپڕ کورد پێویست ناکات بەدڵ سافی باتە بەرەیەک لە دژی بەرێکی تر و یا بیاتە بەرەی ئەم لە دژی ئەم بەرەی کورد پێویستە لە هەموو کات زیاتر ئێستا یەکگرتووتر بێ و ژیرانەتر سیاست بکە لە عێراقا باشە کەواتە ئەم ڕووداوانە پێمان دەڵێت لە شوێن و حەجمێکدا دەوەستێت یاخود دەبێت چاوەڕوانی زیاتری کاردانەوەی لایەنی عێراقی و شیعە و سنەکانی لە عێراقدا و ئەمانە دەگات ئەوەی کە بڵێن هەڵبژاردنێکی پێشوەختە لە بەردەم دەرگای حکوومەتی عێراقدایە یان هێشتا زووە بۆ ئەمە ئێشتا زووە بەڵام دووریش نییە ینی کە هەموو شتێک گەیشتە بنجبەست کە هەموو شتێ وەستا کە بڕیاری تر بە دووادادرا کە موسەساتەکان لە کارکەوت و هەر وەزیرەکانیان وە سەرۆکی لیژنەکانیان هی حیزبی تەقەدم نامی دەست لە کارکێشانیان ئامادەکردو ینی کە گەیشتە بنجبەست ئەوسا بە ناچاری جارێکی تر پێویستە هەڵبژاردن بکرێتەوە و دووبارە بەڵام خۆ بەوەش هەر ئیتر کۆتایی نایە ئەم ململانیانە ینی وستنەوە بڵێم ئەگەر بۆ هەڵبژاردننی پێشوەختە بکرێت هەر دوجار ئەم دادگای ینی بڕیارەکانی بەسەر کۆی موسەسەکانی حکومەدا دەسەپێنێ ینی ئیلزامیان دەکات بە ئەنجامدانی هەڵبژاردن و پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنیش هەر لە دەسەڵاتی ئەم دادگایەیە ڕێک وایە کەواتە ئێمە چیمان بەچی کرد ڕێک وایە دووبارە دەست پێکاتەوە ینی دادگای فیدراڵی عێراق ناوەستێ بە تەنانەت لەگەڵ هەڵبژاردنێکی تیش بکرێت بۆیە وەکۆی وتم پێویستە یاسا دابنرێ بۆ ئەم دادگایە پەرلەمان کۆبێتەوە بە زووترین کات بە تایبەتی کوردەکان ئیش لەسەر ئەوە بکەن سونەکانی یاسا دابنرێ بۆ ئەم دادگای فیدراڵی لە عێراق لەسەر تەشکیلەی ئەندامانی دادوەری دادگای فیدراڵی ماوەکەیان بەسەر چووە بڵێ یاسان بۆ دام لە ڕێسان بۆ دانرێت چۆنێتی کارکردنیان بۆ دەسەڵاتەکانیان تا چ ڕادەیەەکە یعنی ناکرێت تۆ موسەسەیەک لە عێراقا خۆی بە کولفی کورد بزانێەوە دەسەڵاتی بەسەر هەر هەموو عێراقا لە سەرەوە تا خوارەوە بێ بەهی خۆی بزانێ و هەر دقێ بێوێ یاسا لەبارەی هەر شتێکەوە دەرکات ئەم هەموو دەسەڵاتە ڕەهایی هەبێ ئەمە بە زیانە گەڕێتەوە بۆ سەرجەم پێکات ئەمەش بکرێت هەر دەبێت دوجار ڕێکەوتنێکی سیاسی هەمەلایەنە هەبێت بۆ ئەوەی لانیکەم ئەم دقیاسانی کە تایبەتە بە مدادگایە وەکو خۆی تێپەڕێت بەدڵنیاییەوە تا ئێستا کارەکان هەر بە تەوافق ڕۆشتەوە لە عێراقا تەوافق هەر بە تەوافق ئەڕوا جارێکی تریش تەنانەت ئەگەر هەڵبژاردنێک تیش بکرێ
حکوومەتێکی تریش تەشکیلکردی هەر بە تەوافقە لەبەرەوە بەردەوام ئێمە پێویستمان بە ڕێکەوتن هەیە لەو چوارچێوەیە. حکوومەتی عێراق و ئەنجومەنی وەزیران و بەتایبەت محەممەد شیع سوودانی دەتوانێت بۆ نمونە کارەکانی دادگای فیدراڵی ڕاگرێت لە قووەتی دەسەڵاتی ئەنجومەنی وەزیراندا یان دەبێت هەر لە پەرلەمانەوە کارە بکرێت؟ ئەبێت لە پەرلەمانەوە بکرێت. پەرلەمان دەتوانێت حاڵی حاضر ئەمە بکات؟ چونکە دەنگ زۆرە ئەوەی چاودێرەکان باسیەکەن دەنگ زۆرە مالیکی و سوودانیش لە پشتی ئەم بڕیارەوە بن لەگەڵ ئەنجومەنی دادگای فیدراڵی عێراق دەنگ زۆرە. ئەگەر لە پشتی ئەم بڕیارەوە بن هەدەف و ئامانجەکە ئەوەیە کە سنە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کەمترین ڕێژەی دەنگ بەدەست بێنێت بەدڵنیاییەوە لەم کاتەیە تەوقیتەکەی لەم کاتەیە ڕێک ئەوەمان پێڵێ کەوا شیعی عێراقی ئەوێ باری سنە لارکات و بەرەو هەڵدێری بەرێت لەم کاتەیە کە ئەم تەوقیتان هەڵبژات ئەگەر نا ئەکرا تەوقیتێکی تر هەڵبژێرن بۆ ئەو کارە. ئەم بڕیارانە دەپەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان؟ ئەم بڕیاران کە لەبارەی پەرلەمانەوە دەرەچێت بەدڵنیایی هەرێمی کوردستان خۆی بەردەوام پڕیشکی بەرکەوتووە ینی بەردەوام هەرێمی کوردستان مادەم هەتا تۆ بەشێبی لە عێراق بەردەوام تۆ لەژێر کاریگەری ئەو بڕیارانە شەعبیت و بڕیاری تریشی ڕەنگە بەدوایە بێنی بەوە ناوەستی ئەوەی کە تاسا کراوە. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێم دەتوانێت بربەستێکی باش بێ لە بەردەم بڕیارەکانی دادگای فیدراڵی؟ بەدڵنیاییەوە هەتا دانیکەم شەرعەت بۆ مؤسسەکانی حکوومەت بگەڕێتەوە و ئیش و کارەبارەکانی خۆیان بە ڕێگوپێکی و چۆنەڵێوەکەوەی کە هەیە بڕوات. زۆر ڕاستە لە ڕاستیە دروستبوونەوەی پەرلەمانێکی بەهێز بۆ هەرێمی کوردستان و دامەزرانەوەی حکوومەتێکی تر لە دوای ئەوەوە بۆ هەرێمی کوردستان و بەهێزکردنی مؤسسات و دام و دەستگاکانی کوردستان ئەتوانێت ڕۆحێکی تر بگەڕێنێتەوە بەبەری هەرێمەکەمانە بەڕاستی ئەتوانێت جارێکی تر بە عێراقیش بڵێتەوە ئەوەتە ئێمە مؤسساتی شەرعین و بڕیاری خۆمان لەلایەن خۆمانەوە ئەدرێەوە هیچ پێویستێکمان بە هیچ کەسێ نییە کە ڕێنماییمان بکات. ساز عەبدوڵڵا ئەندامی ژووری پەیوەندی سیاسی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دووبارە بەخێر بێیت. زۆر سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش تا ئەم ساتە بینەرمان بوون.